وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. ئینسانی ئیماندار پێویستی بەوەیە کە پلەکانی خواناسی ببڕێ، پلە بە پلە لە خواناسیە سەرکەوێت هەتا ئەگاتە مەقامێکی زۆر بەرز لە ئاستی خواناسی و دینداری. شۆڕشی دینداری لە ئینسانەکانە ڕۆژێک و دوان و دەن نییە. ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم نوێژێکیان لەگەڵ نوێژێکی تریانە فەرقی هەبوو، زیاتر گەشەیان کردبوو، نزیک بووبوونەوە لە خوددا. وتارانی پێشوو باسیەوەمان کرد یەکەم پلەی خواناسی کە ئینسان دەست پێ ئەکا ئەوەیە لە غەفڵەتەوە نەجاتی بێت و یەقظەت ڕووی تێ بکە، زیندوو ببێتەوە، دروست بێتەوە، بە ئاگا بێتەوە. دووهەمین پلە لە پلەکان ئەوەیە ئەوەندە عەبدایەتی خوا بکاتاوەکو چاوی دڵی ئەکرێتەوە، لە بەسەری سەرەوە موسڵمانە بێ بەسیرەتی ناخی هەبێ، ناخێکی کراوەی هەبێت و ببینێ حەق و باتڵ لە یەک کاتەوە. بەسیرەت لە ئینسانی ئیماندارە پلەیەکی زۆر بەرزە، هەتا وەهای لێت ئەگاتە پلەی فیراست و هەندێک لەو شتانێکەوە خەڵکی نایبینن ئەو هەستی پێ ئەکات و ئەیبینێت و دەرکی پێ ئەکات. یەکێکی تر لە پلەکانی خواناسی لە ئینسانە بریتە لە ئیحسان، کە ئیبن قەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی مەدارج السالیکینە ئەفەرمێ مەنزیلەیەک لە مەنزیلەکانی ئیمان نزیکبوونەوە لە خوا بەرزبوونەوە بریتە لە ئیحسان. ئەفەرمێ بەل هیە لب الئیمان وروحه وکەماله، بەڵکو ئیحسان بریتە لە چی؟ لە ناوکرۆکی ئیمان، لە ڕۆحی ئیمان، کەماڵی ئیمان لە ئیحسانی ئینسانە دەرئەکێ. وشەی ئیحسان وشەیەکی عەرەبیە، لە زمانی عەرەبیشە ئەو بابانەی لەسەر بابی ئیفعالن وەکو ئیحسان بۆ متعەدیە. خۆی حوسن لە عەرەبیە بە معنای جوانی و بە معنای چاکەش دێ، چاکەیە کە زۆر جوان بێ، بەڵام ئەحسەنە معناکەی ئەوەیە لە تۆ چاکەکە نەقڵ بێ بۆ کەسێکی تر، ئەوە پێ ئەوتری ئیحسان. بۆیە عولەما فەرموویانە ئیحسان ڕەبتی بە ئینسان خۆیەوە نییە، ڕەبتی بە ئینسانە لەگەڵ ئینسانێکی ترە، ڕەبتی بە ئینسانە لەگەڵ خودایە. بۆیە ئەکرێ بڵێن ئیحسان دوو پلەی سەرەکی هەیە. پلەیەکیان ئەمەیە کە ئینسان چاکەکاری بکە و پەخشی چاکانی بکە بەسەر زەویە، بەسەر عیباد و بیلادا. دووهەمینیشان ئەوەیە کە لەو چاکەکاریەی کە ئەیکا کە ئەنەما خودا بەسەر ئەبینێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە حەدیثی جبریل کاتێک کە جبرائیل یەتە خزمەتی پرسیاری لێ ئەکا مەل ئیحسان، ئیحسان کامەیە؟ ئەفەرمێ ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. ئەبێ عیبادەتی خوا ئاوا بکەی، جێبەجێ بکەی کە ئەنەما تۆ خودا ئەبینی و خودا لە حضوری ئەوە وەستاوی بە چاوی سەر ئەیبینی، یا چاو بەسیرەتی دڵی کراوەتەوە خودا ئەبینی. خۆ ئەگەر تۆ خوا نەبینی حتمەن خودا تۆی بینیوە. کاتێک کە ئەم فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە خزمەتیا ئەبین، زۆر کات بیرمان بۆ لایەوە ئەچێ ئێمە لە ناو نوێژەکانمانە کە ئەنەما لە حضوری خوای وەساوین چاومان لە خوای. بابەتی ئیحسان لە شەریعەتی ئیسلامیە ڕەبتی تەنها بە نوێژمانەوە نییە، ڕەبتی بە هەموو ژیانی ئێمەوە هەیە. کاتێک کە لە خزمەت قورئانە ئەوەستی ئەفەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. ئەفەرمێ خوا بڕیاری داوە لەسەر ئەوەی کە عەبدایەتێکی تەواوی ئەو ئەکەیت وبالوالدين إحسانا، إحسان لەگەڵ دایک و باوکە بەکارهێنی، واتە ئەو چاکەی کە لەگەڵیانە ئەکەی کە ئەنەما خودا حضوری هەیە لێوە تۆ بە چاوی سەر ئەیبینی. کەەوە بابەتەکە بەس پێوەز نیە بە نوێژ و ڕۆژومانەوە، گەورەترە لەمە. یانە ئەفەرمێ لە بابەتی دیە و کەسێک ئەگەر کەسێک بنمونە لەسەر دەستی کوژا و قرار درا نەیکوژنەوە عەفوی کەن و دیە و خوێنی لێوەرگرن، خوا لە قورئانە ئەفەرمێ فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان. با ئەو دیەیە کە ئەیداتەوە زۆر بە چاکە بیداتەوە، زۆر جوان بیداتەوە، چونکە هەڵەی کردووە، ئەبێ هەڵەکەی کاتێکەوە
قەرەبوو ئەکاتەوە کە عەفویان کردو نەیان کوشتوتەوە ئەبێ بە ئیحسان و چاکە بێ کە ئەنەما خودا حوزوری هەیە ئەوە ئەدای کاتەوە ئەوە ڕێکپێک جێبەجێکە. یان لە باسی تەلاقە طبعا یەکێک لە کێشەکانی وڵاتی ئێمە کاتێک کە تەلاقەکەوێتە بین ژن و مێردەوە ئیتر ئەم پیاوە ئەوێ زوڵم لەو ئافرەتەکە ئەو ئافرەتە ئەوێ فێڵڵەم پیاوەکە. ئەمە دەستورێکی ئیسلامی نییە. ئەمە لەم ئەخیرانەوە بەهۆی ئەم غەرب و مەربەوە تووشی ئێمە بوو. ئەگەنا ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنفیزی قورئانەکە. خوا لە قورئانە فەرمێ ئەو تەسریح بإحسان. ئەگەر ویستە ژنێک تەلاق بدەی زۆر بە ئیحسان و پیاوانە و چاکانە تەلاقی بدە کە ئەنەما خودا لێ وجودی هەیە کاتێک کە تۆ تەلاقی ئەدەی چۆن مامەڵە ئەەکەی چۆن هەڵس و کەوت ئەەکەی. لەمەش زیاتر لە ڕووی حیواری فکریەوە خوا جەل جەلاوە ئێمە ڕۆشن ئەکاتەوە چاودێریمان ئەکا لەسەر ئەوەی کە ئێمە بە چه چاو ڕۆشنێک لەگەڵ کافرانە قسە بکەین. ئەفەرمێ ئیمانداران با بگەڕن بەناو کەلیماتەکانیان وقل لعبادي يقول التي هي أحسن بقرن بناو كلمات كان أحسن بكاربين أحسن هل بابي إحسان فرغناك بوي أفرمون كاتك كلمة لزمان الدرد وتصور كخواجة لجا حضوري ولا حضوري أو أقصائك أما أويك لبابي غفلت ويتدرب وبابي يقظته خوا ناسيت برزبته دين داريتي أجي كاتك واتي كومنت بنوسي بزانه يقول التي هي أحسن جوانترین بنووس مسلمان بێ ئەدەب نییە مسلمان جوان فرۆژ نییە ئەو شەڕێکەوە ئەیبینی ئەمڕۆ لەناو ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە تۆڕی کۆمەڵایەتی بۆ ئەوە نەبوو بۆ ئینسانەکان زیاتر یەکتر بناسن و یەکتر تێبگەن نەبوو ئەم شەڕ و بەزمەی کە ئەمڕۆ هەموو کەسێک بێتە محەللێکی سیاسی و جوێندەرێکی پیسی ناو فەیسبوک بەڕاستی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێ زۆر هوشیار بێ هەموو کەلیمە و حرفێک کە ئەینووسی هەموو لایکێک کە تۆ ئەیکەی هەموو وشەیەک کە لە زمانی تۆ دەرئەچێ هەموو خەیاڵاتێ بە فکری تۆیە تێ ئەپەڕێ ئەبێ بزانی کە لە حوزوری خوایە جەل جەلالهو وەستاویت و خوددا ئاگای لێتە حتا لە سەلامکردنا کە کەسێ سەلامی لێ کردی شەریعەت چۆن ئەڵێ جوابی بدەرەوە کەسێک هاتووە ئەڵێ ئەسەلام عەلەیکم تۆ جوانتر جوابی ئەدەیتەوە فەرمێ فەحەیوا بئەحسەن منها ئەو ڕدوها یا بە ئەندازی خۆی تۆ ئەڵێ وعەلەیکم السەلام یا چاکتر لەو ئەڵێ وعەلەیکم السەلام وەڕەحمەت الله کەلیمەیەکی بۆ زیادەکەی بۆ شەریعەتی ئیسلامی لە هەموو بوارەکانی ژیانە لە ئیحسانە وها ئەکا لە تۆ کە تۆ دائیمە کە ئەنەما لەگەڵ خوایە ئەژیت و چاوت کراوەتەوە ئەوە خوا ناسیە ئەوە تاعەتە کە تۆ هوشیار بی نەبێ ئاگا خۆشت نازانی چی بکەی ئەو لەحزەیە کە ئەخەوی کە ئەنەما لە حوزوری خودایە کە هەڵ ئەسی بە هەمان چەشن ژیانی ئینسانی مسلمان هەمووی ئەمەیە و هەست بە چاودێری خوا ئەکا جەل جەلالهو بە عەزەمەت و گەورەی ئەوەکە دیقەت بدەن لە داستانی سەیدنا یوسف عەلەیه السەلام ئەم مەشهەدە یوسفیە سیرکە ورفع أبويه على العرش دایک و باوکی هەردووکیانی بەرز کردەوە وخروا له سجدا همویان احترامیان نوان لە حوزوریانە وتی قال يا أبتي هذا تأويل رؤياي باوکی جان ئەمە أو تعبيري أو خومك بمناڵی بینیم قد جعله ربي حقا أو تهات دي قد بدن لو كاتيك يوسف لسجنا هاتوت درو بيري للاي تشيبوا أفرمي وقد أحسن بي إذ أخرجني من السجن وجاء بكم من البدو أفرمي خوا جل جلاله شاكي لمن لقل مناكل لو كاتي لسجن مني هنا دروا كأنما تشاوي لخدا وكهاتوا أم لسجن هاتوا تدروا وجاء بكم من البدو يعني أحسن إلي خوا أم إحساني لقل كأيوي لو دشتوا هنا برو شاري مصر برو لاي من سيري دي قد بدن لما شهدا لو ناراحتي أنا خدا أبيني سير أكا كوتا قسم لخزمتنا زور كاد باسي أو أكريت الله إسلام عدالتي أوي لسر زوية أم قصيا بشيكي طوا بشيكي هلايا إسلام إحساني أوي لسر زوية أفرمي إن الله يأمر بالعدل والإحسان إحسان لعدالة قورتنا عدالة أويا كسيك أجر ظلمك ليكردي ظلمك ليبكيتو أوندا لبرامبر يابوستيتو إحسان أويا كليب بوري لو قورتنا الشريعة داوي لبردني ليكردوي نداوي والله صندنوا بوي أجر بلين أمتي إسلامي بايكاني دامزران دني دولتي مسلمان لسر شيء أبي الله لسر إحسان أبي نلسر عدالة بشيك
بچووکترین بەشەکانی شریعەتەکە جێبەجێەکە ئەگەنا پلە بەرزباڵەکانی خواناسی بریتە لە ئیحسان. بۆیە پرسیارەکەن لە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێت لەیسە الواصئ بالمکافئ، ئەو کەسە سلەی ڕەحمی جێبەجێ نەکردووە کە چێ بۆ لای کەسێک کە یە بۆ لای. ئەفەرمێ واصل ئەو کەسەیە سلەی ڕەحم جێبەجێەکە کە کەسێ نایە بۆ لایەم ئەم ئەچێ بۆ لای ئەو قەتعی سلەی ڕەحمەکە ئەم ترتیبی ئەکاتەوە ڕێکی ئەخاتەوە جێبەجێ ئەکاتەوە کەوابوو تۆ نایە عەدالەت جێبەجێکە لەسەر ئیحسان ئەکەی. عەزیزانم ئەمە پلەیەکی زۆر گەورەی خواناسیە. پیاوانی گەورە جوهدیان کردووە، نەفسی خۆیان ڕام کردووە لەسەر ئەوەی هەموو کاتێ ئاگایان لە خوا بێ، چاویان کراوە بێ، ڕۆحیان دڵیان زیندوو بێ. ئێمە ئەمڕۆ زیندوین بەڵام نەفسێکی مردوومان هەیە، ڕۆحێکی مردوومان هەیە. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتێکی زیندووە، گەنجی، شەبابی، پیری، لاوەکانی، ئافرەتانی، هەموو ڕۆکان، گەورە و بچووکمان، حتا منداڵەکانی کە خاوەنی ڕشت بوون هەمویان زیندوو بوون. ئەمڕۆ کافر ئەوێ بە مۆسیقایەکی خەوتن هەمومان بخەوێنێ، غەرب ئەمڕۆ ئەوێ هەموو شتێکی ئێمە داگیرکە. ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتی دڵین، ئومەتی ڕۆحین، ئومەتی زیندوویین. بۆیە ئەبێ ئەم قۆناغە تێپەڕێنین، ئەم خەو و خەیاڵەی کە هەمانە وازی لێبێنین. بەرەو پیری ڕەمەزان ئەڕۆین، چۆن پلەکانی خواناسیت بەرزەکەیت. ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مانگی ڕەجەبەوە خۆیان گورجە کردەوە بۆ ڕەمەزان، و ئێمە گەیشتنە مانگی شەعبان، خەریکە ئەگەینە نیوەی شەعبان. چۆن خۆت تۆکمە ئەەکەی بۆ خواناسی و تاعەت و دینداری، چۆن خۆت ئەڕازێنیتەوە، چۆن ئەم پلانەی خواناسی ئەبڕی. 80 پلەی خواناسی عولەما باسییان کردووە. تۆ لە کامەیانی خۆت دۆزیوەتەوە لە چ شتێکەی؟ ئایا لە بەشی ئەحسانای، لە بەشی بەسیرەتای، لە بەشی یەقظەتای، لە چه سوچێکی خواناسی و دینداریایی؟ لە کام پلە و لە کام مەقامای چ وەلیەکی لە وەلیەکانی خوا و چەنە ڕوتبەت بەرزە لە لای خوا. داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار خوای بۆ خاتری گەورەی خۆت نزیکمان کەرەوە لە خۆت. یا ربی خوایە لەم زەمەنی فتنە و فەسادات تۆ خۆت دەستمان بگرە و کۆمەکیمان کە یا رب العالمین. یا ربی خوایە فەساد و خراپەکاری لە دڵمانە ناشرین کە ڕۆحمان پڕکە لە خواناسی و دینداری و تاعەت یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە، بە گەورەی خۆت و بە لوتفی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ربی خوایە ماڵەکانمان ئارام کە، خوایە بۆ خاتری گەورەی خۆت دڵەکانمان ئارام کە، خوایە وڵات و نیشتیمان و کوردستان ئارام کە یا رب العالمین. یا ربی خوایە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئارام کە. یا ربی خوایە شەڕ و ئاشوب لە نێوان ئینسانەکانە مەهێڵە یا رب العالمین. خوایە هەرزانی، فەڕەحی، ڕەحمەت، بەزەیی بەسەر هەموو مرۆڤایەتیا ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە ئەم ئیماندارانە ڕویان کردوتە ئەم ماڵەی تۆ، ئیلاهی تۆ خۆت ئاگاد لە دڵیانە. خوایە ئەمانە دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە ئیلا لە بەردەم تۆیان نەبێ. دەیە ئیلاهی دوعاکە نەنگیرا بکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.